حەقی خۆتە کە پێم بڵێ ڕاستبوو نەبوو لە نێوانمان کە ڕۆیشتم بە جنهێشتی زۆر شت گوڕا لە ژیانمان حەقی خۆتە کە پێم بڵێ ڕاستبوو نەبوو لە نێوانمان کە ڕۆیشتم بە جنهێشتی زۆر شت گوڕا لە ژیانمان دەکەم ئامەمە بەتەوەن بایمەمە ئەو قەدەرەی کەتی کەوتم لە ژیانەوە لەم ژیانە یەکجار دەبرم بەڵام بێت و سەرجەمەردەم ئاخ قەدەر تۆ چی پێکردێ لەم ژیانە یەکجار دەبرم بەڵام بێت و سەرجەمەردەم ئاخ قەدەر تۆ چی پێکردێ دەور و بەرێ تۆ کارێک بوو یەک ڕێگامە لێبوو بەدوو زۆر هەوڵمدا پێیان بڵێم بەڵام چی بکەم بێفایدە بوو لێم بەهۆرە کە جێمێشتی و کارمنیێ ئەوان بۆ لەم ژیانە دەبرم بەڵام بێت و سەرجەمەردەم ئاخ قەدەر تۆ چی پێکردێ لەم ژیانە یەکجار دەمرم ماڵێک تۆ سەرجەمەردەم ئاخ قەدەر تۆ چی پێکردێ لەم ژیانە یەکجار دەمرم بەڵام بێت و سەرجەمەردەم ئاخ قەدەر تۆ چی پێکردێ